ڕێت ئیڤنت پلانەر یەکەم گروپی تایبەتمەند بەڕێخستنی بۆ نەو فێستیڤاڵ و چالەچە هونەریەکان بە هاوکاری ستافێکی بە ئەزمون سەرجەم وردەکارەکانی چالەچەکان لە ئەستۆ دەگرن. بەڕێوبەری ڕێت ئیڤنت پلانەر بەڕێز نەبەست حەمەشکور لەگەڵمان ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ئەم گروپاکەین. کاک نەبەست بەخێر بێ سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ کەناڵی کورساتی ئازیز ئەمیشە پێشەنگ بۆ سپاسیانەکەم سپاس بۆ تۆ. کاک نەبەست با سەرەتاوە باس دۆ بکەین چۆن بیرۆکەی دروستبوونی ئەم گروپە هاتە ئاراوە. بەڵێ ڕاستیە خۆشبەختانەیە سال لە کوردستانە زۆرە لە کارە هونەریەکان بە شێوازێکی پرۆفشناڵانە ئەڕوا بڕێوە. منیش پێم باش وەکو چۆن بە کۆمەڵێک شوێن هەیە تایبەتە بە کاستین یا تایبەتە بە نمایشی فیلم بڵاوکردنەوەی فیلم ئێمەش پێمان خۆش بوو شوێنێکمان هەبێت تایبەت بێ بە بانگێژنامەواتە کە کاتێ ئیڤێنتێکە کرێ فیلمێکی سینەمایی یا چالایشێکی هونەریەکرێ بە پرۆفشناڵانە خەڵک بانکرێ. ئێمە داتایەکمان دروست کرد نزیکەی 2500 کەس ناوی هەیە لەو داتایە کە لە هەموو بەشەکان جیاکراوەتەوە تا بەشی هونەرمەندی شانۆکار، سینەماکار، شێوەکار، میوزیسیان، گۆرانی بێژ، هەتا مامۆسای زانکۆ و کەسە حکومیەکان و هەتا کۆمەڵە کەسی سیاسیشی تایە. ئەم حەزماکە بە شازی پرۆفشناڵان کاتێک کە بەرەمێکی هونەری نمایش دەکرێت ئێمە بە شازێکی پرۆفشناڵانە بتوانین میوانەکان بانگێشکین بۆ ئەو شوێنانە و کەسانەی کە تایبەتن بۆ نەک کە کەسانێک بەداخەوە کە ئێستاش بەردەوام بە خەڵکانی بانگەکە کە ڕەبتی نییە بە هونەر یا ڕەبتی نییە بوو کاری کە ئەنجام بدرێت بۆ پێمان باش بوو شوێنێکی وامان هەبێت و تایبەت بێ بە بانگێژنامە میواندە. کەواتە ناوەکەی خۆی بخەوێتی ڕێت ئیڤنت پلانەر. کاک نەبەست جگە لە ڕێت ئیڤنت پلانەر هیچ گروپێکیکە یاخود هیچ دەستە و دامەزراوێکی هاوشەوە هەیە لە کوردستان یاخود ئەو ئەزمونەی ئێوە تازەیە لە کوردستان و سلێمانی بە تایبەتی؟ وڵی وەکو کە شوێنێکی تایبەت هەبێ بە تایبەت بێ بە بانگێژنامە میوانداری چالاکیەکان نەخێتە ئێستا من وەکو خۆم هیچ شتێکم نەبیست. لەم لەولا شوێن هەیە کۆمپانیای ترێکە ئەو بەشیان هەیە بەڵام بەو شازێکی ئێمە بە شازێکی پرۆفشناڵانە ئێمە کارەکان ئەەکەین. ستایل و فۆرمی ئێوە جیاوازە. بەڵێ هەتا کە بوو نمایشی فیلمەکانش کە دوو فیلمان بە سپۆنسەری میدیای کورسات بووە، یەکیان فیلمی ئالوودە بووە کە سپۆنسەر میدیای کورسات بۆ جرامیشە بانگێشکراوی بە شازێکی پرۆفشناڵانە هەموو ئەو بەرزانی کە هاتوون کارتی چونە ژیرۆکانیشان ڕقەمی کورسەکانیشمان بۆ دابین کردوواتە لە بە دەرگاوە کە بە کۆمپیوتەر ناوی هەموو میوانەکان هیچ میوانێت زیان نەچۆتە ژوورەوە تا گلەیەکی زۆر هاتووە سەرمان، بەڵام ئێمە بە شازێکی پرۆفشناڵانە ئەمانە کارەکانمان بکەین. بەڵێ کاک نەبەست جیاواز لەوەی کە ئێوە سەرجەم چالاکیە هونەری و کولتوریەکان ڕێگەخەن ئەوەی من بزانم لە ماوەی ڕابردوودا سەرپەرشتی چەند پانێڵێکتان کرد بوو. پرسیارەکەم ئەوەیە ئەم پانێڵانە بەردەوامە بن لە مانگی ڕەمەزانە؟ بەڵێ سەرەتا وڵای ئەو پانێڵانە هەم پێم خۆش باسیشی لێوکەین. بەڵێ فەرموو. پانێڵەکان با بڵێن ئێمە بەداخەوە ئێستا لە کوردستانە نمایشی فیلم و شانۆگەری زۆر کەمە. ئێمەش وەکو ڕێت ئیڤێنت پلانەر حەزماکە بە بەردەوامی کارمانە بێ کاری بەردەوامیمانەوێت پێمان باش بوو کۆمەڵە پانێڵکەین لەسەر کۆمەڵی هونەرمەند و کەسایەتی کە بەداخەوە لە ژیانە نەماون. یەکەم پانێڵمان ساڵی ڕابردوو لە مانگی نۆیا بوو بۆ هونەرمەندی کۆچکردو مامۆستا جیاد دڵپاک بوو. بەڕاستی لێ پێشنیاری کۆمەڵی هونەرمەندێکی لەوانە مامۆسای گەورە بەڕێزم مامۆستا دڵشاد مستەفا بوو کە پێشنیاری کرد بۆ هونەرمەندانە بێت کە لە ئێستا لە ژیانەماون. خۆشبەختانە لەم ساڵی ڕابردوو کە بۆ مامۆستا جیادمان کرد بە هاوکاری بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەر لە سلێمانی بوو سوپاسیانەکە لێرە کە بەردەوام هاوکاری ڕێت ئیڤێنت پلانەر بوون. بەڵام دواتر لەگەڵ برای بەڕێز و خۆشەویست کاک نیاز نووری نەقیبی سندیکای هونەرمەندانی کوردستان ئەنجومەنی سندیکای هونەرمەندانی کوردستان بە هاوبەشی لەگەڵ ئێمەیە زنجینێ پانێڵمان ڕاگەیان کە سازیکەین. پێش ڕەمەزان دوو پانێڵمان ساز کرد هەردووشی کورساتی ئازیز کە ئامادە بووە لەوێ، یەکیان بۆ هونەرمەندی بەڕێز و مامۆسای گەورە مامۆستا ئەنوەر قەرداغی بوو، پانێڵی دووەمیشمان بۆ مامۆستا عەلی زۆڵا بوو. بەداخەوە لە ڕەمەزانە خۆتان تۆ چالاکی هونەری کەمە بێتەوە وەستاوین تا دوای ڕەمەزان. بەڵێ کەواتە کاک نەبەست لە مانگی ڕەمەزان هیچ چالەکێکتان نابێت جیاواز لە ڕێخستنی بۆنە و فێستیڤاڵ و نمایشی فیلمەکان؟ بەڵێ وڵای لە مانگی ڕەمەزانی پیرۆزە دوو چالاشیمان با بڵێن دوو شتمان لە بەردەماییشە لەوانە بۆ 27 سێ کە پێلانەی ئێستا لەگە ئەو شوێن کە هاوبەشین نەمانەوێت کە ئیعلانیکەین بەنیازی چالاکی گەورەین بۆ 27 سێ لە ڕۆژی جیانی شانۆی شەڵاگەر ینی هەواڵەکە نیوانی و بەڵێ بە تاواتی واسیەکەین با ئیعلانی تاواتیکەین بەنیازی چالاکی گەورەی ئینشەڵا لە 27 سێ ڕێدیڤێن ئاوکاری کۆمەڵ لە شوێن، بەڵام بەنیازی لە شانی ڕەمەزانمان هەیە کە لە هەفتەی داهاتووە سەرەتای هەفتەی داهاتوو دەست پێ ئەەکەین کە هەر شەوەی لە بەنیازین لێکێ لە کافیەکان یا لە سینەما سالم لە کافێکی سینەما سالم سازیکەین کە هەر شەوەی باز لە بابەتێکی هونەریەکەین ئەو میوانە خۆشەویستانە بێن وەکو شەوچەرێکی ڕەمەزان لە جێتی لە چاخانەدا بنیشن بە دیار تاوەڵ شتێکەوە و بابەتێکی هونەری دیاریەکەین.
و هەم لەگەڵ چاخواردن و قاوەخواردن و گفتوگویەکی هونەریشی لێوە بکرێت. کەواتە بابەتەکە توانین بڵێن ئەو پرۆگرامی بەدەستانەوەیە هەم خێزانی هەم کللتوری هونەریە. بەڵێ بە تاشیر خێزانیە و کەلتوری هونەریە بۆ ئەوی کە خەڵکێکی زۆر کە شەوان لە دوای بەربان تا چەند بینەری ئێمە تونی ئەو جۆرە بەرنامانن کاک من تەسەوڕەکەم زۆر چکە بە و سێپانێڵی کە کردمان بەڕاستی هۆڵەکە جێ نەئەما بەتایبێت لەوەی مامۆستا ئەنوەر و مامۆستا جیاد دڵپاکەت مامۆستا عەلی زۆڵەش زۆر قەڵباڵ و بەڵام لەبەری کە کات کەم بوو بۆی ئەلانکردنی کەمتر بوو. بەڵام ئەو دوو پانێڵی کردمان بەڕاستی میوانێکی زۆر ئامادەمەوە زۆریان پێخۆش بووە کە گوێبیست من ئەم هونەرمەندانە کە چیان کردووە لە ژیانە لە بواری هونەریات چیان کردو بۆیە خەڵکانێکی زۆر پێیان خۆشە بۆ بابەتانی هەڵی شێبژێرین بەڕاستی بۆ مانگی ڕەمەزان تایبەتێکین هەم بە ڕەمەزان هەم بە هونەر بۆ نوێسا بابەتێکمان ئامادەیەکی شەڕ لە حەفتی تایبێتە بۆنەیەکی هونەری ئاینی لامان کاتا تقریبا ئێستا یەکی لەو بابەتانی کە هەڵمان بژاردووە هەفتەیەکەم ئیشی لەسەرەکەی لەسەر درامایە ئایا فۆرمی درامایانەی کە ئێستا لە کوردستانە بە تایبەت لە ڕەمەزانە بازاری دراما زیاد ئەبێ بۆ نوێسا خۆشبەختان لە کوردستان سێ دراما نمایشێکی کە لەوانە کە کورساتی ئازیز نمایشیەکە بەنیازین بابەتی دراما باسکەین لە دوای ئەوە لە سەر شانزەی سێ لە ڕۆژیانی لە ڕۆژی هەڵەبجەیە شوێنبارانی هەڵەبجە بەنیازین لەسەر هونەری نزیک و گۆرانی بابەتەکان نامێزات. بەڵێ بەڕێز نەبەس حەمەشکور بەڕێبەری ڕێت ئیڤێنت پلانەر سپاس ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو بنەمیشە.